ئەمڕۆ چاڵاکیەکمان حازر کردووە بە ناوی ساینس فێر. قوتابیەکان لە پۆلی 4 بۆ 9 بەشدارن، هەرێکە و پرۆجێکتێکی خۆیان هینایە، سەبارەت بە زانستی، سەبارەت بە فیزیایی، کیمیکەڵز، بەڵێ هەر قوتابیەک بەهرەیەکی هەیە، هەر قوتابیەک چاڵاکیەکی کردووە، وا دەکا پیشانی تەڵەبەکانی تر بدەن و هەندانی ئەوانی تر دەکەن تاوەکو ئەوانیش فێر بن و چاڵاکی زیاترمان بۆ ئامادە بکەن. Today my project is elevator and it's water magic. That can you see this string hold the elevator and do like that. And of this water we put water in it and this hole, if we do like that the water will come, and if I say stop the water will stop. Come, whoosh, came, stop, came, stop. ئێمە لە بەشی تاقیکردنەوەکانی جستەیین یاخود ئەو خواردنانی کە ئێستا بینیتان، ئەمە فەحسی شەکەری و سوکەری و لێدانی دڵ و هەناسە هەموو ئەوانە ئەکەین و لە ئەو لاشەوە کیمەکە و ریاکشنێکی تۆمان هەیە و جووری خوێنەکە. فەرموو؟ ئەمە لە پەرتووکەکانمانە لە پۆلی حەوت و پۆلی هەشتن و ئەوانە باس لە هەموو ئەمانە ئەکەین، مامۆستاکانیشمان بە هەلێکی باشیان زانی کە ئەمە خۆمان بە چاوی خۆمان ببینین و ئەنجامی بدەین. نزیکەی 50 قوتابی بەشدارن لە پێشانگای زانست. گرنگی ئەوەیە چار بەشە و قوتابیان پرۆژەی داهێنەرانەی خۆیان پێشانی میوانەکان و دایک و باوک و مامۆستاکانی تر دەدەن، مامۆستاکانی وانەی تر، و کە چۆن دەتوانن لە داهاتوو ببنە کەسانی سەرکەوتو لە کۆمەلگاکەمان لە ڕێگەی زانستەوە. بە شێوەیەکی گشتی قوتابیانی قوتابخانەکەمان بەشداریان کردووە، بەڵام ئەوانەی کە لەسەر پرۆجێکتەکانیان ویسیان پرۆجێکتەکان ڕوو بکەن و بۆ میوانەکان و مامۆستاکانیان 50 قوتابی بەشدارن لە بۆ فەحوساتەکان واتە تێستەکان و پرۆجێکتەکانی فیزیا و کیمیا و بایۆلۆجی. لە پۆلی 4 هەتا 9 بەشدارن. بەخێر بەسەر چاوان.